آخر ڕۆژی ژیانی بوو پەردەی لەسەر مزگەوت لادا چونکە ژوورەکەی کە ئێستا گۆڕی مبارەکێتی لەسەر مزگەوتەکە بۆ ئەو زەمەنەش ئاوە سەحابەکان لە خۆشیاندا جوڵان فەرمووی مەکانەکم لە شوێنی خۆتاندا بمێننەوە لە شوێنی خۆتاندا بمێننەوە مەجوڵێن تەماشاکردنی کۆتایی و خواحافیزی یەکجاری بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیتوانی بێتە مزگەوتەوە لەو کاتەدا کە بە پێوە بوو کەوت حەزەتی فاتیمە فەرمووی وا کەڕبە ئەباه ئەی هاوار بۆ باوکم باوە گیان وا بێهێز بووی کەوتی بە دیوارەکەوە فەرمووی لەیسە عەلا ئەبیکی کەڕب بەعد اليوم کچی خۆم باوکت لەمە دووە ناڕەحەتی لەسەر نەما مردن ئیسلاحەتە بۆ ئینسانی ئیماندار جارێش کە باوکت ناڕەحەتی ژیان نابینێتەوە آخر وەسیەتی ژیانی کرد و فەرمووی ئەو کەسانەی لە دەوری بوون فەرمووی چەند وەسیەتێکم هەیە وەسیەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبارەی پار و پووڵەکانیەوە نەبوو یەکەم وەسیەتی بۆ ئوممەتی فەرمووی بەلغوا عنی من آمن بی السلام إلى يوم القيامة فەرمووی بە ئێوە دەڵێم و ئێوەش بەوانەی دوای خۆتان و حتا قیامەت دەم بەدەم پێیان بڵێن پێغەمبەری خوا سەلامی لێ دەکردن یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ یەک بە یەکی ئێمە سەلامی ناردووە لە جێتی ئێوەی بەڕێز و ئاهلی ئەم مزگەوتە و مزگەوتەکان دەڵێن وعەلەیکە السەلام یا رەسوول الله سەلامەکەی تۆمان پێگەی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوا لە تۆش بێ الحمد لله ئومەتی تۆین و سەلامەکەی تۆمان پێگەیشتووە لە هەرێمی جێژەڵوکەی پڕ لەسەر زەمینی کاوان و سوڵتانەکەی کوکەبەری و مزەفەر و شارەزووری حەدیسەوە لە هەرێمی جێژەڵوکەی پڕ نەکبەتیجی نۆسایدی نەگریسەوە لە دەڤەری پەرت و خەردەل و مەرگەسات لە هەرێمی بێناسکەوتووی بێپەرچەم و خاوەن چەندین خەون و ئاوات هەمیشە تۆی خۆشەویستمان هێزی ئەژنۆ و بیلبیلەی چاو هەر پێشەنگ و مەولا و گەورە و ڕابەرمان بوویت ها ئەوە مێژوو شاهیدە ئەم کوردەی شەیدای پەیامت چواردە سەدەیە دڵشادە کە تۆی فەخری ئەم گەردوونە مامۆستا و پێغەمبەرمان بوویت شانازی بەڕابەرەتیتەوە دەکەین ئەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە گۆڕەکەتدا دڵت شاد بە لەم شارە و هەموو شارەکانی کوردستاندا مزگەوتەکان بە گەنج و لا و پیری بە ڕەحمەتەوە جمعیان دێ بە خوشکانی باڵاپۆش و خاوەن حیا و حرمەتەوە جێگانیان نوێژی لێ بکەن دڵت شاد بێ و ڕوحت ئاسوودە بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژ بە ڕۆژ ئیسلامەکەت لە برەودایە ڕوحت شاد ئەی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم سەلامی تۆمان پێگەیشت و وەڵاممان دایتەوە دووەم فەرمووی ئەسسەلات توخوا ئاگاتان لە نوێژ بێ نوێژ کۆڵەکەی دینە ئەو کەسەی پێغەمبەرت خۆش دەوێت ئەگەر ساردە نوێژی لە ئێستاوە دەست پێ بکە و بڕیار بدە نوێژن نەفەوتێ ئەو کەسەی نوێژ قایمی دڵشاد بە کە ئەمری پێغەمبەرت جێبەجێ کردو و کۆڵەکەی دینەکەت مەحفوظەکە نوێژە سێم فەرمووی توخوا ئاگاتان لە خزمەتکارەکانتان بێ ئەو کەسانی کە شاگردتان هەیە و کەسانێکن لە خوار خۆتانەوەن توخوا بە چاوی ڕەحم و بەزەیی و ڕێزەوە سەیریان کەن و ئاگاتان لێیان بێ چوارەم فەرمووی ئوصیکم بالنساء خەیرا زۆر لەگەڵ ژناندا باش بن زۆر لەگەڵ ژنەکاندا باش بن ڕێز لە دایکتان بگرن ڕێز لە خوشکتان بگرن ڕێز لە کچتان بگرن ڕێز لە هاوسەری ژیانتان بگرن ئەو کەسەی کە لەگەڵ دایک و خوشک و کچ و ژنەکەتدا بەڕێزی پێغەمبەری خوا خۆشی دەوێ هەر کەسێک لەگەڵ ئافرەتاندا بێڕێز بێ ئەمری پێغەمبەری صلی الله عليه وسلم شکاندووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کۆتایی ژیانەیدا لەو ئاخر ڕۆژەیدا سەری لەسەر خەڕانی خەعەت و عایشەی خێزانی بوو لە ژوورەکەی ئەودا بوو هەستا و سەری ڕاست کردەوە فەرمووی ئەوە جوبریلە و پێم دەڵێم مەلەکول مەول لەبەر دەرگایە تا ئێستا پرسی بە هیچ مەخلووقێک نەکردووە لە ڕوحشێشاندا بەڵام دەڵێ خوا ئیزنی داوە بە محەممەد ئەگەر حەز دەکەی ئەبەد بمێنەوە ئەگەر حەزیش دەکەی و ئیجازە دەدەی هاتووم بۆ ڕوحشێشانت فەرمووی پێی بڵێ بابێتە ژوورەوە ئیزنی دا و هاتە ژوورەوە لەو کاتەشدا عەبدوڕەحمانی کوڕی ئیمامی ئەبوو بەکر هاتە ژوورەوە سیواکی لە دەما بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی بۆ لای سیواکەکە ڕاکێشا خاتو عایشە فەرمووی حەزت لێیەتی بەسەر ئاماژەی کرد بەڵێ حەز دەکەم سیواکێک بکەم
دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دەمی ئەوەندە وشک بوو سیواکەکەش ڕەق بوو سیواکەکەی واتە خۆی خاتو عایشە هێنای بە تفی مبارەکی سیواکەکەی نەرم کردەوە دوا دڵۆپێک کە چووە دەمی پێغەمبەرەوە لیکی خێزانەکەی خۆی بوو ئەو کەسانی کە باسی مافرەتی ئافرەت و حقوقی ئینسان دەکەن ئەو کەسانی کەوا دەزانن ئیسلام ستەمی لە ئافرەت کردووە بەس ئەمەندەتان بەسە سەرداری مرۆڤایەتی ئاخر شت کە چووە دەمیەوە لیکی دەمی خێزانەکەی خۆی بوو دەفەرمێ حەزەتی عایشە سیواکی بۆ کرد و قورئانی بەسەر پێغەمبەرا دەخوێن سوورەتی قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس وقل هو الله أحد بۆ کەسێک کە نەخۆشێکی زۆر بە قووەتە لەسەری بخوێنە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم تا لە ژیانە بۆ خۆی دەیخوێن کە توانای نەما بوو خاتو عایشە بەردەوام بەسەریدا دەخوێن سیواکەکەی بۆ کرد و خاتو عایشە دەفەرمێ لەو کاتەدا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قسەی کرد و زمانی هاتە گۆ فەرمووی لا إله إلا الله فەرمووی لا إله إلا الله إن للموت سكرات فەرمووی شاهیدی ئەدەم غەیری ئەڵڵا هیچ پەرستراوێک نییە لە ئەرز و ئاسماندا شایانی پەرستن بێ بەڕاستی مردنیش ناڕەحەتی تایبەتی خۆی هەیە اللهم أعني على سكرات الموت يا ربي خوای یارمەتیم بدەی لەسەر ناڕەحەتی ڕوحکێشان اللهم اغفر لي خوای لێم خۆش بە وارحمني خوای ڕەحمم پێ بکە والحقني بالرفيق الأعلى بمگەیەنە بە دۆستانی سەرو پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم خوا لە گوناهی ئەوەڵ و ئاخری خۆش بووە بەڵام دەبێت لێرەدا عیبادەتێک بکە ئەوە عیبادەتی زەلیل بوونە بەرامبەر بەخوا ئەو کەسەی کەوا دەگەیتە حاڵەتی سەرەمەرگ ئاوا لە خوا پاڕێەوە بڵێ خوایە مردن ناڕەحەتی تایبەتی خۆی هەیە خوایە لێم خۆش بە خوایە ڕەحمم پێ بکە خوایە بەزەیت پێم دابێتەوە گەورەترین عیبادەت زەلیل بوونە بەرامبەر بە خوای باڵا دەستی جیهانیان خاتو عایشە دەفەرمی ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەو کاتەدا کە سەری لەسەر ڕانم بوو سەری بەرز کردەوە پەنجەی شایەتمانی بەرەو ئاسمان بەرز کردەوە فەرمووی بەلی ڕەفیقی الأعلا دەمەوێ بگەمەوە خزمەت خوا بەسەر سنگ و مەمکما کەوت و سەری قورس بوو کە سەیرم کرد پێغەمبەری خوا ڕوحی دەرچووە بەڵێ ڕەسوول الله وەفاتی کرد لەسەر سنگی خێزانی مبارەکی زاری چی بکە چۆن قبوڵ بکە ئەوە پێغەمبەری خوا دەبێت بمرێ چۆن دەبێت ئەو خۆشەویستە دنیا بەجێ بێڵێ فەرمووی بە شایەتمان و پەنجەی ئاسمانی بەرەوە ئەسمان و فەرمووی بەلی ڕەفیقی الأعلا خوا دەمەوێ بێمەوە بۆ لای تۆ یا ئەڵڵا کە تۆ خۆشەویستترین کەسم بووی پەروەردگارە دێمەوە بۆ حزورت دەفەرمێ سەری قورس بوو کە وەختێکم زانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم گیانی تێدا نەماوە لەسەر سنگم بوو خاتو عایشە حەپەسا بوو فمن سلام عليك يوم ولدت ويوم مت ويوم تبعث حيا سلامي خوال لصيب لروجي لدايق بونك لروجي وفاتك لروجي زندوبونوات سروجي كي رجبو لبرشاوي خلقي مدينة وهمو صحابة كاندا منو توي قناه بار نمسر دمدا دلمان دكولك باسيان مشهد دكي أبي أو الصحاباني كسان صال شو الرجل خدمتي دابن حاليان شون بو بيه ئەو سەحابانەی کە پێغەمبەریان دەبینی هەموو مەینەتی دنیایان لەبیردەچەوە هەموو ئاوارە و دەربەدەر و دەستکرد و هەژار بوون ێواران کە دەگەڕانەوە پێغەمبەری خۆیان دەبینی هەموو ماندووەتەکان دەحەسایەوە ئەو سەحابانەی کە لە بەنی عەبدودارە لە ئوحودا ئافرەت کە بە سۆز و زۆر بەبەزەیە مێردەکەی لە یەک لەحزەدا مێردەکەیشی باوکی منداڵەکانی براکەشی و باوکیشی بە یەک لەحزە سێ جەنازەی بۆ هاتەوە زۆر خەمناک بوو بەڵام کە بینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم سەلامەتە فەرمووی كل مصیبة بعدك جلل یا رسول الله هیچ مصیبەتێک قورس نییە ئەی پێغەمبەری خوا بە شەرتێ تۆ سەلامەت بی خوا دەکاتەوە سەلامەتی باوک و برا و مێرد و هەمووی بە قوربانت بێ ئەنەس دەفەرمێ هیچ ڕۆژێکی ڕەشم نەدی بوو بەسەر مسلمانانی ئومەتدا هات پێ لەو ڕۆژە ڕەشەی کە پێغەمبەری خوا وەفاتی کرد ئەو سەحابانەی کاتێک کە ئامادە بوون ڕوحیان قوربانی بکەن بەڵام پێغەمبەر دڕکێنە چێ بە پێیە کە خوبەی بیان بەرەو سێدارە برد ئەبوو سوفیان لێی پرسی حەزن نەدەکرد لە ماڵەکەی خۆت دابوویایە و ئێستا لە شوێنی تۆ محەممەدی ئەعدام بکرایە وتی ناوەڵڵی حەزم نەدەکرد لە باوەشی خێزانم دابوومایە و محەممەد لە ناو جێگاکەی خۆیدا دڕکێ بە قاچیا بچوایە لە بوخاریدا دەفەرمێ ئەبوو سوفیان وتی ما رأيت أحدا يحب أحدا كحب أصحاب محمد محمدا کەسم نەبینی وە لە ژیانە کەسێکی خۆش بوێ بەقەدەر ئەوەی کە سەحابەی محەممەدیان خۆش دەوێت ئەوەندە خۆشەویست بوو بیلالی حەبەشی بانگدەری چەند ساڵەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم
کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جەنازەکەی لەوێ بوو بانگی نیوەڕۆ هاتە پێشەوە خەریکی گۆڕ هەڵکەندن بوون لەو کاتەدا کە بانگی دا و گەیشتەوە ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله ئیتر کۆتایی بە بانگەکەی هێنا ئەو بانگە نەوترا بانگەکەی بۆ تەواو نەبوو بۆیە هاتە خزمەت ئیمامی ئەبوبەکر و فەرمووی ئەی ئیمام تو خوا ڕێگەم بدا شاری مەدینە بەجێ دێڵم فەرمووی چۆن وا دەکەی تۆ بانگدەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەزانم یەک نوێژ لە ناوە مزگەوتە بە 1000 نوێژ خێری هەیە واللهی چاوم بەرایی نادا هەرچەند جەناب و ئیمامی ئەبوبەکر و عوسمان و عەلی لێرەن عەبدوڕەحمان و زوبەیر لێرەن بەڵام بەو خوایە چاوم بەرایی نادا ئەو مینبەر و میحرابە بەبێ ڕەسوول الله ببینم لە دوای ئەو دڵم بە کەس ناکرێتەوە شاری مەدینەی بەجێهێشت و بەرە وڵاتی شام ڕۆی ئاخری ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بیلال بێوەفای هەر سەرێکمان لێ نادەی دوای چەند ساڵ مەدینەی بەجێهێشت دەفەرمێ هاتەوە نیوە شەو بوو چۆن مزگەوتی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم ئیمامی حەسەن و حوسێنی لێبوو مزگەوت تاریک بوو باوەشیان بە یەکا کرد و کوتیان تو خوا یەک جاری تر بانگ بڵێەوە بیلال بانگی بەیانیدا کە گەیشتە ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله خەڵک وایان زانی پێغەمبەری خوا زیندوو بووەتەوە جارێکیکە بیلال لە بانگی گریانیدا و دیسان بانگەکەی بۆ تەواو نەبووەوە مەدینەی بەجێهێشتەوە لە سەرمەرگا لە شاما لە غەریبی داشنەکەی وتی ئەی هاوار بیلال دەمری فەرمووی وا مەڵێ غەدەن ئەلقە الئەحیبە محەممەدەن وەحیزبە ئاواتەکەم هاتە جێ خۆزگەم بەو کاتەی کە دەمرم و بە خزمەت محەممەد المستەفا دەگەمەوە خۆ من لە دوای ئەوە چەند ساڵە بە مردوو حسابم چەند ساڵە لە گۆڕام ئەمڕۆ ئاواتەکەم دێتە جێ کە بە خزمەت ڕەسوول الله بگەمەوە ئۆخەی بە مردنێک کە لە خزمەت پێغەمبەرا کۆ ببمەوە ئاوا بژی لەم دنیادا ئاوا بژی لە خزمەت پێغەمبەردا صلی الله علیه وسلم کەم مردی یەکسەر بە خزمەتی بگەی بڵێ ئۆخەی ئەگەر لە ناو ژن و منداڵ و خەڵکی دەڕۆمە دەرەوە سواز بۆ خوای گەورە بە خزمەت پێغەمبەری خوا دەگەم هەر یەکێک لە ئێمە دەتوانێت بە خزمەت پێغەمبەر بگا صلی الله علیه وسلم لەو کاتەدا ئیمامی عومەر دڵی قبوڵی نەدەکرد پێغەمبەر مردبێ فەرمووی قەسەم بەخوا هەر کەسێ بڵێ محەممەد المستەفا مردووە بەو شمشێرە زمانی دەبڕم ئیمامی ئەبوبەکر لە دەرەوەی شار بوو کە گەڕایەوە فەرمووی عومەر بێدەنگ بە و بوەستە زمانی کەس نەبڕە سەرچەفێک بەسەر ڕەسوول الله دادانرا بوو سەرچەفەکەی لادا و هات سەیریکردی پێغەمبەر ڕاستە وەفاتی کردووە دڵی گەورەی دەوێ بۆ مووقیفە ئەبێ ئەبوبەکر هەبێ لە ئومەتا فەرمووی باوکو دایکم بە قوربانت بێت تبتە حەیەن ومەیتەن یا ڕەسوول الله چەندە دڵسۆز و شیرینی و چەندە پاک و بۆن خۆشی بە زیندوی و بە مردووی بۆنی جەنازە لێ نایە بە مردووی بۆنت لە کاتی زیندوێتی خۆشترە فەرمووی خەڵکی نەبزانن خوا دەفەرمێ ئینەکە مەیتون وئینەهم مەیتون ئەبێ محەممەدیش بمرێ ڕەسوول اللهش بمرێ ئیمامی ئەبوبەکر سوێن دەخوا عومەر دەفەرمێ سوێن بەخوا کە ئیمامی ئەبوبەکر ئەو ئاەتەی خوێندەوە دەبوو بە حیاتی قورئانم نەخوێندەوە کە باسی وەفاتی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم ئەمجا بە خاکیان سپارد دەرس و عیبرەتەکانی بۆ ئێمە بەجێهێشت و ئەویش ئەوەیە هەمومان ئەم دنیای ئاوا بەجێدێڵین لو كانت الدنيا تدوم لواحد لكان رسول الله فيها مخلدا اگر دنیا وفای بۆ کەسێک ببووە و بمایەوە بە ئەبەدی دەبوایە محەممەد المستەفا قەت دنیای بەجێنەهێشتایە سەفەرێکی کاتیە و بەڵام خۆش بە حاڵی ئەو کەسەی کە ئاوا بەسەر بەرزی دەڕواتە دەرەوە ڕووسوری بۆ ئەو سەرکردەی کە ئاوا بە خۆشەویستیەوە گەلەکەی بەجێدێڵێ کە ئاوا دەڵێ دینارێکی کێم لایە بابی دەمەوە زوڵمم لە چێ کردووە ئێستا ئامادەم تۆڵم لێ بکاتەوە بەسەری بەرزەوە بەرەو لای خوا دەڕوە لە وەفاتیدا ئەو پەیامەی پێداین کە ئیمامی ئەبوبەکر بۆی خوێندینەوە لەسەر جەنازەی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم فەرمووی خەڵکینە من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت خەڵکینە ئەو کەسەی کە محەممەدی دەپەرست محەممەدیش وەفاتی کرد و کۆتایی پێهات و چۆ دیوانی خوا بەڵام ئێوە ئەگەر خوا پەرستن خوا حەی لا يموت و قەد مردنی بەسەردانایە بۆیە ئەم پەیامە ئیسلامی ئێمە قەد نامرێت چونکە خاوەنەکەی پێغەمبەریش نییە هی خوایە خوای گەورە هەرماوە ئەگەر خوات خۆشویست لە ڕەمەزاندا ئەو خوایی لە دوای ڕەمەزانیش دەیپەرستی هەر ئەڵڵایە سارد مەبەوە لە خواپەرستی